900 دۆنمیە ئەو حاردا ئی خەڵکی گوندی شاوێسیە ئەمە بە هەموو ئەوەکانی ئێستاش ئەوانەی کە تەمەشا دەکەی هەرچی هاتیە هەر غەدر لە خەڵکی شاوێسی دەکا یعنی بەڕاستی غەدرەکە گەوشتە ئەوەی داوا لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم داوا لە سەرۆک وەزیران دەکەم بەخۆی بێتە سەرهێڵ چیدی غەدر بەسە لە خەڵکی شاوێسی غەدر قبول ناکەین چیدی لەبەرەوەی ئەو عاردە بە عەلا ئەساس ئەو عاردەیمان ئێستا بردیە عەلا ئەساس لە سمایلاوەی لە پشتەوەی بدەنەما ئەمە بە هیچ شێوە سێبیران قبولی ناکەین دەبی یا لە جێ خۆمان ئەو عاردان لە جێ خۆمان تاویزمان وێدرێتەوە یا ئەمە بە هیچ شێوەی قبولی ناکەین ئێستاش ئەگەر بڕۆ لە خۆتان دەتوانن هەمووتان تەسوێڕی بکەن ئەوە فیوچەرە ئەوە قەیوانە ئەوەیە هەموو لەسەر مولکی مێ و یەک شتیش حەق خۆمان وەرنەگرت تقریبان 8 مانگە ئاگادار کرانەوە کە ئەو عاردەی فراس کرایە و لە پاشی فراسکردنەکەش بەمایان گوتیە کاکە ئەمە دێن یعنی لە جێدی ئەوەی دەدەینەنگۆ عاردی لە بەدەلەنگۆ دەدێ ئەمەش بە هیچ شێوەکی وەکو خەڵکی شاوێسی قبول یا لەو جێ لەو 900 دۆنمێ تەحویزی دەدەنەوە یا لە جێدی قبولی ناکەین لەبەر ئەوەی ئێستا ئەوە تەسوێڕێکە ئەوە هەولێری نوێ ئەوە هەولێری نوێ معقولە لێرە قەتحی عاردی 10 دەفتەر 12 دەفتەری بکەی بدەی بچی لە حەسمایلاوەی بدەی من بە 6 وەرەقەیبی زراحە وەکو شارەوانی ئەوان بەها بخوان دەرن دەکرێتەوەی نیشتە جێبوون ئەمیریە مەفوضە بالطاپۆیە 12 ئیمەیە ئەوی دی ئی حکومەتیە هەر دۆنمی 300 مەتری ئی خەڵکەکەیە هەر دۆنمی دەبی لێرانە حکومەت هەر دۆنمی ئێستا لە چەند دۆنمی دەبا 900 دۆنمە 900 قەتحی بداتەوە خەڵکەکەی 900 قەتحی 300 مەتری بە قانون و بە یاسا و بە هەموو شتە چوایە